ئیسپاتتان کرد کە ئێوە دڵسۆزی جەنابی مامجەلال بوون. ئەمڕۆ بەهاتنتان بۆ سەر ئارامگای جەنابی مامجەلال ئێمەتان بەڕاستی سەبووریتاندا بە ئێمە. خۆشەویستان وەکو چۆن پێشتر وعدمان پێدا بوون هەر لەگەڵتان بین بەجێتان ناهێڵین و فعلەن بەجێمان نەهێشتن و ئێوەش ئیسپاتتان کرد. ئیسپاتتان کرد کە کوردستانێتی کەرکووک بە دەنگەکانی خۆتان 12 پێ کە چوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان جارێککە ئیسپاتتان کرد کە کەرکووک کوردستانیە. بەڵام من یەک داواکاریم هەیە لێتان من حەزەکەم چۆن مامجەلال ئەیود چەپکە گوڵەکە ڕجاتان لێ دەکەم داواتان لێ دەکەم کە لەگە برا تورکمان و عەرەبەکان لە کەرکووکا وەکو برا بژین با کەرکووکەکەی جاران دروست بکەینەوە هی هەمومانە کەرکووک هی کووردە هی عەرەبە هی تورکمانە هی کلد و ئاشووریە داواتان لێ دەکەم ئەگەر جار بەجاریش عاجزیشتان بکەن ئەم برایانە قەیناکە نەحەقیان ناگرم ئێمە ئەکسەرێتین لە کەرکووک ئیسپاتتان کرد ئێوە هەمومان ئەزانین کە مامجەلال زۆر لە خەمی کەرکووک و کەرکوچیەکان بوو کەرکوچیەکانیش بە وەفا بوون بۆ مام و دڵنیان لەم هەڵبژاردنە ئەو لەگەڵمان نەبوو بەڵام ڕۆحی هەر بەسەر سەرمانەوە بوو من دڵنیا بووم ئەگەر لەم هەڵبژاردنە ئەگەر مامجەلال لەگەڵمان بووایە بەخۆی یەکەمین کەسە بوو دەهات هەڵمەتی هەڵبژاردنی لە شاری کەرکووکە کردووانە بۆیە بەڕاستی ئەمەی کە هاتووین نوێنەرایەتی هەموو کەرکوچیەکانەکە و سەرجەم چین و توێژەکان و ئەم لیستەیە کە ئەم سەرکەوتنە گەورەی بەدەستهێناوە لیستی هەموو کوردستانیانی کەرکووکە لیستی کەرکوچیەکانە من وەکوتم کەرکوچیەکان مامجەلال زۆر بە وەفا بوو لەگە کەرکووک و کەرکوچیەکان زۆر لە خەمی کەرکووک کەرکوچیەکان بووە بەڵام بە پێچەوانەشەوە کەرکوچیەکانیش هەمیشە لە هەر کاتێک بە خوێن بێ بە دەنگدان بوو بێ پێویستیەک بێ بۆ میلەتەکەمان بۆ کورد بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکوچیەکان درێغیان نەکردووە هیچ ناران و هیچ خەڵکێک ناتوانێت کەرکووک و یەکێتی ڕێبازەکەی مامجەلال جیا بکاتەوە